بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على سيد الأولين والآخرين محمد وعلى آله وصحبه أجمعين. برایان خوشکانی بەڕێز لە هەر شوێنێکن سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکتانە. داواکاری نەخوای پەروەردگار و لێ پاڕێنەوە ڕۆژووی مانگی ڕەمەزانی لە هەموو لایەکمان قبول کرد بێت. ئەم شەو کە کۆتا شەوی مانگی ڕەمەزانی مبارەکە، کۆتا شەوی شەوەکانی قەدری پیرۆزە، خوای تەعالا لەو کەسانەی گێڕابێتین کە لە ئەجر و پاداشتی شەوی قەدر بێ بەش نابن. خوای پەروەردگار ڕۆژووی هەموو لایەکتانی قبول کرد بێ. برا عەزیزەکانم، خوشکە بەڕێزەکانم، خوای پەروەردگار بۆ خاتری ناوە جوانەکانی خۆی، بۆ خاتری ئەسما و صیفاتی خۆی، برسێتیتان، تینوێتیتان، ماندووبوونتان، شەونخوونیتان بۆ بکاتە پاداشتێکی زۆر گەورە و لە بەهەشدا بە هەدیە بتاندرێتەوە. بەڕێزان، دیارە ئەوەی کە ماوە باسی بکەین لەم شەوە پیرۆزانەدا گرنگە تیشکی بخێنە سەر ڕۆژ و گردنی شەشەڵانە، واتە ئەو شەش ڕۆژەی کە لە مانگی شەوالدا سونەتە ئینسان بە ڕۆژوو بێت. خوای پەروەردگار جەلە جەلالوه ئەیەوێت ئینسان بەردەوام هەموو کاتەکانی لە خێر و ئەجر و پاداش دابێت. بۆیە لە دوای ڕەمەزان سونەتێکی تر هەیە کە سونەتی بە ڕۆژوو بوونی شەش ڕۆژی شەوالە. ئەم شەش ڕۆژە ئەجر و پاداشتی زۆر گەورەیە، وە کۆمەڵێ یاسای هەیە پێویستە بیزانین، چونکە زۆر جار پرسیاری برایان و خوشکانی بەڕێزە. یەکێک لەو شتانەی کە بیزانین گەورەی بە ڕۆژوو بوون لەم شەش ڕۆژەدا. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فەرموودەیەکدا کە ئیمامی بوخاری و موسلیم ئەیجێڕنەوە ئەفەرمێ: من صام رمضان ثم أتبعه ستا من شوال كان كصيام الدهر. هەر کەسێک مانگی ڕەمەزان بە ڕۆژوو بێت، یان عوزرێکی هەیە مەسەلەن لێ شکاندووە بەهۆی سەفەر و بەهۆی عوزرێکی ترەوە، هەر کەسێ مانگی ڕەمەزان بە ڕۆژوو بێ، ثم أتبعه ستا من شوال، پاشان لە مانگی شەوالدا شەش ڕۆژ بە ڕۆژوو بێ، کانە کە صیامی دەهری، وەکو ئەوە وایە هەموو ساڵەکە لەبەر خاتری خوای پەروەردگار بە ڕۆژوو بوو بێ، کامە سونەتێکی گەورەیە. لە فەرموودەیەکی تردا کە ئیمامی نسائی و ئیمامی ئەحمەد ئەیجێڕنەوە، پێغەمبەری خوا فەرموویەتی صلی الله عليه وسلم: من صام ستة أيام، هەر کەسێ شەش ڕۆژ بە ڕۆژوو بێ بعد الفطر، لە دوای جەژنی ڕەمەزانەوە، کانە تەمام السەنەة، ئەوە وەکو ئەوایە ساڵەکە بە تەواوەتی بە ڕۆژوو بوو بێ. من جاء بالحسنة فله عشر أمثالها، هەر کەسێک کردەوەی بکە خوا دەخات پاداش تێداتەوە. ئینسان کاتێکە سی ڕۆژی ڕەمەزان بە ڕۆژووە بێ، پاداشتەکەی خوای پەروەردگار هەر ڕۆژێک بە 10 ڕۆژ بۆیە نووسێت. من جاء بالحسنة فله عشر أمثالها، هەر کەسێک ڕۆژێک بە ڕۆژوو بێ خوای تەعالا بەلایەنی کەم و بەدەقات بۆیە نووسێ. ئینسان کاتێکە لە مانگی ڕەمەزاندا سی ڕۆژ بە ڕۆژووە بێ، ئەم سی ڕۆژە خوای پەروەردگار بە کەرەمی خۆی ئەیکا بە 300 ڕۆژ بووی، یعنی هەر ڕۆژەی بە 10 ڕۆژ بۆ حسێبە، ساڵێکی 360 ڕۆژە، کەواتە ئینسان کاتێک سی ڕۆژی ڕەمەزان بە ڕۆژووە بێ، وەکو ئەوە وایە کە 300 ڕۆژ بە ڕۆژوو بوو بێ، شەستی ئەمێنێ ئەم شەش ڕۆژی شەوالە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم کە بە ڕۆژوو بێ بە 60 ڕۆژ بۆی حسێبە، وەکو ئەوە وایە کە 360 ڕۆژ ئەم ئینسانە بە ڕۆژوو بوو بێ. ئەو ئەجرە گەورە لە دەست خۆت مەدەبرا بە ڕێزەکەم، خوشکە عەزیزەکەم، ئەجرێکی زۆر گەورەیە، زۆر ئاگاداری بە، بەڵام ئاگاد لەم خاڵانەش بێ کە بۆت باسەکەم. یەکەم، حرامە ڕۆژی جەژن بە ڕۆژوو بیت، ڕۆژی جەژن دروست نییە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەهی لێ کردووە کە ئینسان ڕۆژی جەژن بە ڕۆژوو بێ، واتە کاتێک ئەڵێن شەش ڕۆژ لە شەوالە، خۆ ڕۆژی یەکەمی جەژن شەوالە، دروست نییە.
دروست نییە ئێمە ڕۆژی یەکەمی جەژنی ڕەمەزان بە ڕۆژوو بین، ئەوە حرامە ڕۆژووگردن تێیدا، ئەمە ئاگادار بن. دوو، دروستە لە ڕۆژی دووەمە بە ڕۆژوو بیت، ئەنی کە پێڵێن ڕۆژی دووەمی جەژنیان سێمی جەژن، جەژنی ڕەمەزان لە شەریعەتی پیرۆزی ئیسلامدا یەک ڕۆژە. ئینسان کە ئەمڕۆ مەسەلەن کە کۆتان ڕۆژی ڕەمەزانە بەیانی جەژنە، ئیدی لە دوو بەیانیەوە دروستە بە ڕۆژووبی، واتە یەک ڕۆژ جەژن بکە و ڕۆژی دوای ئەوە دروستە بە ڕۆژووبی شەرعیە. جا ئەگەر ڕۆژەکە کەوتە جومعەوە هەر دروستە، کەوتە شەمەوە هەر دروستە، هیچ ئیشکالێکی تێدا نییە. خاڵی سێیەم کە گرنگە وریای بین ئەویش ئەوەیە دروستە ئەم شەش ڕۆژەی مانگی شەوال کە پێڵن شەشەڵان لە کوردیە دروستە بەسەر یەکەوە بیگری و دروستە بە جیاجایش بیگری، واتە کەسێک لە ڕۆژی دووەمی جەژنەوە ئەم شەش ڕۆژە ئاگرێ بە دوای یەکە وەکو ڕەمەزان، بە دوای یەکدا 1 2 3 4 5 6 ڕۆژەکە ئاگرێ، ئەمە دروستە. کەسێکیش بەس ڕۆژانی دووشەمان و پێنجشەمان ئەگرێ مەسەلەن بەس لە مانگی شەوە لە هەر دروستە، واتە دروستە پێکەوە بیان گریت و دروستە بە جیاجایش بیان گری، هیچ ئیشکالێکی تێدا نییە. برا بە ڕێزەکەم خوشکە بە ڕێزەکەم، بەڵام بەمەرجێ لە مانگی شەوال دابێت، لاوەتە لەو 30 ڕۆژ و 29 ڕۆژی شەوال هەبێ کە مانگی عەرەبیە. ئەگەر نان کە چۆنێک بیگری هەر دروستە، توانێت ڕۆژێ بگری 3 ڕۆژ نەگری، ڕۆژنا ڕۆژێ بیگری، دووشەمان و پێنجشەمان بیگری مەسەلەن، چۆن بۆت ئەگونجێ ئاوا بیگرە. برا عەزیزەکەم خوشکە بە ڕێزەکەم، خاڵێکی تر دروستە ئینسان لە ڕۆژانی جومعە و لە ڕۆژانی شەمەشدا بە ڕۆژوو بێت. یعنی کاتێک کە جەنابت مەسەلەن ئەتەوێت ئەم شەشەڵان بگری، ئەڵەن بەیانی جومعەیە کاکە دروست نییە بە ڕۆژوو، یان بەیانی شەمەیە دروست نییە. بەڕێزەکەم ئەمە ڕۆژووی سەبەبە، ئەمە سەبەبێکی، ئەمە هۆکارێکی هەیە. ئەم ڕۆژوە دروستە، جا لە شەمەدا بیگری هەر دروستە، لە یەک شەمەشدا بیگری هەر دروستە، ئەوە ڕۆژەکان تری، چونکە ئەم دوو ڕۆژە فەرموودەمانەیە کە ئینسان بەتەنها بە ڕۆژوو نەبێت، دیارە بە ڕۆژووبوونی تەتەووع بۆ ڕۆژووبوونە کە سەبەبی هەیە. نە ئێستا جەنابەت ئەتوانی ڕۆژانی جومعەش بە ڕۆژووبی یان ڕۆژانی شەمەش بە ڕۆژووبی. کەسێکە ئیش و کار و دایرەی هەیە ناتوانێت لە دەوام بە ڕۆژوو بێ مەسەلەن، بەهۆی ئیش و کارەوە ڕۆژانی شەمە و جومعە و شەمە بە ڕۆژوو بێ، هیچ ئیشکالێکی تێدا نیە، چونکە ئەمە سەبەبی هەیە، ئەمە هۆکاریە. وەکو ئەوەیەکە دوای عەسران نوێژکردن دروست نییە، دوای نوێژی بەیانان نوێژکردن دروست نییە، بەڵام کەسێک چێتە مزگەوتەوە 2 ڕەکات تەحیەتول مەسجید دەکات، کەسێک نوێژی سونەتی دەستنوێژەکە، ئەمە دروستە و ئیشکالی تێدا نیە بە ڕێزەکەم. هەروەکو ئەوەیە. خاڵی پێنجام دروستە ئینسان پێش ئەوەی قەرزی ڕەمەزان بداتەوە ئەم شەشەڵانە بگرێت. بەڕێزان خوشکانی بەڕێز، برایەکی بەڕێز سەفەری کردەوە بۆ دەرەوەی وڵات، ڕۆژۆکەی شکاندووە، برایەکی تر بەوەی نەخۆشیەوە بە ڕۆژوو نەبووە، خوشکێکی بەڕێز بەوەی نەخۆشی مانگانەیەوە بە ڕۆژوو نەبووە، یان بەوەی شیردانەوە بە ڕۆژوو نەبووە، یان بەوەی حەمل و ئەوە بە ڕۆژوو نەبووە، توانای نەبووە. ئەم بەڕێزانە قەرزارن، قەرزی مانگی ڕەمەزانیان لەسەرە، کە قەرزی مانگی ڕەمەزانیان لەسەرە ئایا نەوێ شەشەڵانیش بگرن، شەشەڵان بگرن، بەڵام بەڵێن مامۆستا ئێمە ئایا تا قەرزەکەمان نەدەینەوە نابێ سونەتەکە بگرین، واتە تا فەرز وەستا بێت دەست بۆ سونەت نەبین. نا بەڕێزان، ئەمە مانگی شەوال یەک ڕۆژووی ئەو 6 ڕۆژەی شەشەڵان مانگێکت لە پێشە، بەڵام قەزاکردنەوە ساڵێکت لە پێشە تقریبان. بۆیە دروستە پێش ئەوەی قەزای ڕۆژۆکانت بکەیتەوە، پێش ئەوەی فەرز ئەو قەرزارەکانت بدەیتەوە، قەرزارەکانی ڕەمەزان شەشەڵان بگری دروستە، هیچ ئیشکالێکی تێدا نییە، هیچ کێشەیەکت نییە. برا بە ڕێزەکەم خوشکە ئازیزەکەم، هەر کەسێک وتی دروست نییە بەگوێی مەکە، چونکە دروستە و با و خێرە گەورە و ئەجرە گەورەت لە دەست نەڕوا، جاریوا قەرزارێکی زۆرت لەسەر فریان ناکەویت، بەڵکو ئەتەوە شەشەڵانەکە بگری دوایی لە کاتێکی ترە قەرزەکە بدەیتەوە، ئیشکالی تێدا نییە. برایانی بەڕێز و خوشکانی بەڕێزم، هیچ کێشەیەکی تێدا نییە، شەشەڵان بگرن، دوای شەشەڵانەکە هەر کاتێک توانیتانەوە کاتە قەرزەکان بدەنەوە، ئیشکالی تێدا نییە. خاڵی شەشەم کە زۆر جار بەلایەن خوشکان پرسیاری لێکن، جائیز نییە ئینسان لە مانگی شەشەڵاندا جەمع لە نێوان قەرزی ڕۆژوە بکە، بڵێ هەم قەرزەکە دەمە شەشەڵانەکە شەگرم، بڵێ من بەیانی بە ڕۆژوە بم بۆ نمونە هەم نیەتی قەرزێنم
دانەوەی قەرزەکان هەم نیەتی شەشەڵانی ژێنم نە دروست نییە دوو نیەتی تیابێنی جائز نییە جەنابەت ئەبێ یەکێکیان بێت یان ئەوەتە شەشەڵان بگرە یان ئەوەتە ڕۆژوە قەرزەکەت بدەرەوە کامیانت بەلاوە باش بوو بۆت گونجا بوو ئەوە جێبەجێ بکە بەڵام نابێ دوو نیەت لە یەک عیبادەتدا جەمعکەی نیەتمە مەسەلەن بە ڕۆژووی قەرزی ڕەمەزانیش ئەدەمە و لە هەمان کاتە نیەتمەیە شەوالیش ئەگرم شەشەڵانیش ئەگرم ئەوە جائز نییە برابە ڕێزەکانم خوشکە ئازیزەکانم وریای بن بۆیە گرنگە ئێمە ئەم یاسانەی کە باسمان کرد هەموو لایەکمان بیزانین براو خوشکانی بەڕێزم کاک سەمیرمان لەگەڵایە السلام عليكم مامۆستا گیان. عليكم السلام ورحمة الله وبركاته. مامۆستا گیان دوو پرسیارم هەیە وەڵڵا. فەرموو گیان. پرسیاری یەکەمم کاتێکێمە سەڵاوات لێدەین بە ئەگەر بەدەستی چەپ یان بەدەستی ڕاست لێدەی هیچ ئیشکالێکی هەیە؟ چی ئیشکالی هەیە بەدەستی ڕاست و چەپ؟ ئەگەر سەڵاوات لێدەین بە تەسبیح ئەگەر بەدەستی ڕاست لێدەین یان بەدەستی چەپ هیچ ئیشکالێک هەیە؟ دەستی ڕاست و چەپەکەت یەکەم بەڵام چیت فەرموو نازانم. صلوات 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 بله بله صلوات بله 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 بسیاری دوانیش مامۆستا گیان ئەگەر مرۆڤ قەرزدار بیتن مەسەلەن 3-4 میلیۆن قەرزدار بیتن ئەتوانیتن مەسەلەن لە پارەی ماوەشەکەی قەرەکە نەدەتەوە خێرێکی بکات تۆزێ ڕوونتری کەروانی ئەگەر 3 میلیۆن قەرزدار بیت و بە پارەی مەعاشەکە خێر بکەی پارەی ماوەشەکەم کە وەرەگرم ئەتوانم قەرزەکەم مەدەمەوە جارێ خێرەکەم بکەم قەرزەکەت نەدەیتەوە خێر بکەی بەڵێ قەرز نەدەیتەوە خێر بکەی بەڵێ مامۆستا گیان ئینشاءالله وەڵامتە دەمەوە بەسەر چاو باشە مامۆستا گیان خوا لێت ڕازی بێ یا رب العالمین انشاءالله یا خوا محفوظ کاک محەممەد گیان الو مامۆستا کاک محەممەد الو ئەلو گیان مامۆستا گیان چۆنی باسی کاک محەممەد گیان لە خزمەتتاین مامۆستا دەستخۆشی بەرنامە کوردی یەکەم یا خوا بێوەبی کاک محەممەد گیان مامۆستا کەمەم درێژ بێت تۆزێ ئاوە سەوتت بەرز کەرەوە کاک محەممەد سلام علیکم ئاوە شوێنەکە تۆزێ بگۆڕە کاک محەممەد سلام علیکم مامۆستا عليكم السلام ورحمة الله کاک محەممەد گیان دەستخۆشی بێت یاخوا دەست خۆش بێ بەس باوەکو دوێنە شەومان لێ نەیە سەوتەکە تۆزێ بەرز کەرەوە وا بزان دوێنە شەو جەنابت بووی یا ربی خوا کاک محەممەد موالی چەنی جەنابت 2009 بەڵێ بە ڕۆژوو بووی هەندێکت لێ خواردەوە نییە یاخوا خوا لێت قبولکە خوا لێت قبولکە ئەی لە لەیلەت القەدرە دانیشتی ئەی خوای گەورە پاداشتی باوکت باتەوە بە خاتری ناوە جوانەکانی خۆ ئێمەش دەستخۆشت لێکەین کاکە محەممەد گیان سڵاو و ڕێزم بۆ باوکیشتەیە خوای گەورە باوکت بپارێزێ کە تۆی ئاوا پەروەردە کردووە خۆشحاڵ بین کاکە محەممەد گیان بەسەر هەردوو چاوم کاک محەممەد یاخوا عاقیبەتێکی گەشاوە و پڕخێرەتە بێ کاک محەممەد گیان خوای گەورە تۆش لە دایک و باوکت نەسێنێ تەمەنە درێژکا لە ناخۆشی و نەخۆشی دوورت کە یا رب العالمین خوا بتپارێزێ کاک مزگین کاک مزگین بەڵێ مامۆستا باشی باشی کاک مزگین مەمنونین زۆر سپاس بەڵێ مامۆستا لە خزمەتتام مەمنونین سەرچاو مامۆستا باشی ئەحواڵت یاخوا خوا بتپارێزێ خوا مەحفوظتان کە یا ڕەبی مەمنونین مامۆستا وەڵا داوامینە پرسێکم هەیە گیان ئەوە مامۆستا ئەمە لوو فترەی ئەمە لە دەوامینە دەبی فترەی لە ماڵی بەنانی لە دەبی لە دەوامی بدە لە دەوا من سەرفیترەکەتان بەڵێ ئەوە بەسەر چاو وەڵامتە دەمەوە بەسەر چاو ئینشاءڵڵا وەڵامتە دەمەوە کاک مزگین باشە مامۆستا مەمنون خوا مەحفوظت کە یا ڕەبی کاک ئومێد گیان بەڵێ مامۆستا گیان لە خزمەتتام کاک ئومێد مامۆستا گیان وەڵا
دوێنێ شەو دوای ئەمڕۆ بۆ وڵات پێش بۆ پێش نوێژی عەسر خێزانم خەوێکی بینی وتی حەز دەکەم مامۆستا ڕوونکردنەوەی بدا لەسەر خەوەکەم کێڵە من لە خەوەزانم وەڵاهی جارە گوێم لێ بوو خەوت و پسپۆڕی خەو منازام وەکو بڵێ لە شتێکی لێ زانم تردم باس شتێکی لێ فەرمۆ چێنە لە ڕەمەزانە وەڵامی خەوم نەداوەتەوە فەرموو وەڵا بینە وتی بینیومە لە ئاسمانەوە ناوی محەممەد و وەکو بڵێ ئەڵڵا و ئەو شتانەم بینیوە تۆزێک دوایەوە ئاگرێکی زۆر ناڕەحەت هاتووە ئاگرەکە بەس بڵێسەکەیم بینیوە زۆر ترساوم یعنی حەسەساوم زۆر لە دوای ئەوە ناوی محەممەد و ئەڵڵا بە گەوری بە ئاسمانە بینیومە یعنی وتی ئاگرەکەی هەمووی وەکو بڵێ شاردووەتەوە و بەس محەممەد و ئەڵڵام بینیوە وتی یعنی تر لەو ترسەوە خۆشێکی زۆر ڕووی تێکردومەوەم بینیوە ئەمەوازان بۆم جارم خەوە بینێ ئیتر و دیار حەز دەکەم مامۆستایەکەوە بینێ میشتم بە شتێک لە مامۆستا شاخەوان پێنج زای ئینشاءڵڵا بەسەر چاوەڵامتە دەمەوە ئینشاءڵڵا کاگومێدیان مامۆستا گیان تۆ خۆشەویستی بەڕاستی خوای گەورە تۆزێک کات لە برادران بگرم و اینێکی تۆش بکەم بەڕاستیە مارکەی تۆ ئەرکێکی زۆر گەورەیە ئینشاءڵڵا پاداشت و سەوابت لای خوای گەورە یا ربی خوای گەورە بتان پارێزێ ڕاستی ماڵەکان داوادان کردووەتەوە یا ربی خوا بتان پارێزێ یعنی من چوومەتە هەر ماڵێک و بگرە ماڵی ئێمەز من دەوە چەند ڕەمەزانە بێ کە فارسیەوە بێ ئەخێنە سەرم کەناڵە و گوێ لە تۆ وەگرین و گوێ لە فەرمایشت وتەکانی تۆ یا ربی خوا بت پارێزە کاکومێت سڵاو ڕێز و حرمەتیشمان بۆ خێزان تێ دوعای خێری بۆکەین خوای گەورە بی پارێزێ ئینشاءڵڵا وەڵای تر بەزەوەمانەوێ دوعامان بۆ بکەیت دوعای خێرمان بۆ بکەیت و تری چیت بەسەر هەردوو چاوم بەسەر هەردوو چاوم کاکومێت خۆش بێ ئینشاءڵڵا لێرەش و لە مزگەوتەکەش دوعای خێرمان بۆ بکەیت بەسەر هەردوو چاوم بەسەر هەردوو چاوم کاکومێت خوای گەورە بتپارێزێ خوای گەورە نمونە زۆر کەو بتێڵێ بۆ ئێمەش یا ربی خوا لێتان ڕازی بێ گەورەی خۆتانە کاکومێت گیان خوا مەحفوظتان کە کاک ئیبراهیم گیان مامۆستا گیانم کات باش هەموو کاتێکت باش کاک ئیبراهیم گیان چاوەکەمی مامۆستا گیان دوو پرسیارم لێتە لە خزمەتتام یەکەم مامۆستا پرسیاری یەکەم ئەتوانین بە ڕۆژ بین جار بەجار جۆ لە گۆرانی ڕابگرین ئەو ڕۆژەکەم قبوڵە بێ یان بەتاڵە بێتەوە گوێ لە گۆرانی چۆ نەگری جۆ لە گۆرانی ڕابگری ڕۆژ بەتاڵە بێتەوە یان قبوڵە بێ ئەخر گۆرانی حرامە گۆرانی حەڵاڵ ئەوڵام گۆرانیانی ئیستەداز بن ئینشاءڵڵا پرسیاری دووەم پرسیاری دووەم مامۆستا ئێمە پۆل شەشین لەبەر ڕەمەزان هەنێک مالی خواردووە و هیواداری هەنێک دوعامان بۆ بکەین بۆم پۆل شەشەکان ئینشاءڵڵا کەی ئیمتیحانتان هەیە وەڵا ئیمتیحانەکەمان دەرێن مانگ هەشتە و نازانم هەردا هێشتا قەرار دەرنەچووە و مامۆستاشمان نەبوو لە مەکتەب و شت یعنی دەرزەکان زۆر قورسن زۆر گران بەش و تۆ دوعامان بۆ بکەین یا ربی خوای پەروەردگار لەو دەرس و لە ژیاندا ناجحت کا کاکی ئیبراهیم گیان خوای تەعالا دەرسەکانت بەلاوە ئاسان کا کە جەنابت پەیوەندیت کردو دوعای تایبەتی بۆ جەنابت دەکەین خوای پەروەردگار بۆ خاتری ناوە جوانەکانی خۆی بۆ خاتری ئەسما و صیفاتی خۆی دەرەجەی باشت بە قسمت کات مێشکت بەهێز کا بۆ سەعیکردن و ئەو بەڕێزانەشی کە ئەو براو خوشکە بەڕێزانەی کە لە شەشدان یا ربی خوا سەرکەوتویان کە یا ربی خوا سەرکەوتویان کە یا ربی خوای تەعالا سەرکەوتویان کات زۆر سپاس مامۆستا گیان سپاس دەکەین دەستخۆشی خوای گەورە بتپارێزێ خوای گەورە بتپارێز باوکی کاک کاروان السلام عليكم عليكم السلام ورحمة الله وبركاته باشي قربان جان يا خوا بتپارێزێت والله مامۆستا گیان پرسیارێکمان هەیە زەحمەت گیان لە خزمەتتام والله مامۆستا من کە بە ڕۆژووە من زۆر بێتاقەتم تووشی عەساب مەکە نازانم ڕێی جەنابتان چییە من چی بکەم بەڕاستی یعنی توو ڕابی تووڕابم بێتاقەت دەبم بێ حەواز دەبم یعنی زۆر جار بڕابکە لەگەڵ ماڵ و خێزان ماسێکیە دەم بێتاقەت دەبم زیاد لە حەد نازانم چی بکەم کاک کاروان گیان بەڵێ گیان هەرچەنە یەک ڕۆژێکت ماوەوە نیە ڕەمەزان بەڵێ گیان بەس جگەرا خۆی جەنابەت ئەرە وەڵڵا بۆ جگەرەوات لێ نایە واللهی بۆ جگەرە بیر ئەەکەمەوە بیر لەوە ئەەکەمەوە چێ شەڕی لەگەڵ کردوم مەسەڵەن چێ بێتاقەتی کردوم زیاد لە حەد عەسابم گرێ بێتاقەتیم گرێ وام لێ یەکەیتر
خەشی خۆم نازانم بە دار و دیوار ئەڕێژم لا حول ولا ئەی کە ڕۆژۆشکێنی چاکە بیت کە ڕۆژوو ئەشکێنم مەکووە ئەو وایە ئاوێکی ساز کەی بەسەر ئاگرێکە چۆن هێمنە بێت و کرد دەبێت و هێواش سبحان الله إن شاء الله كاك باوكي كاروان يا ربي خوي تعالى بخاطرنا وجوانا كاني خوي بخاطري أسماء وصفاتي خوي أو دردونا راحتي لك كل كاتو شو كنا خوش براستي بلام إن شاء الله بلام تدين ورو برسيارة أبو كاك باوكي كاروان جان أنا والله أو برسيارم هبو ترى بيانش مع وإن شاء الله بتمام إن شاء الله دعائي بخير ممكن بالرجوب بس بخوار بس شكم باش يعني لقال أول حيخومات برأي جنابان شكم دعائي بخير إن شاء الله والله متدمو كاك باوكي كاروان بلا مرشيد كردو الدور وبرد لقود عاجز مكا خيزان ومن على كان وادو بياني جرنا بيبشي دواي قردنا زايا اللي يبكي باشا أي شكم يعني كمن أوش تمنمينيت إن شاء الله يعني والله أدمو بسر هردو تشاوم بسر هردو تشاوم خواهی گەورە بتپارێزی دیارە کاک باوکی کاکاروان کۆتا پەیوەندی بوو ئینشاڵڵا چینە سەر پەیوەندی ئەو برا بەڕێزانە کە پەیوەندیان کرد ئەم شۆ دیار بۆ هەر برایانی بەڕێز پەیوەندیان کرد خواهی گەورە پاداشتیان بات و دیارە خوشکان پرسیاریان نەماوە خوا مەحفوظیان کایان وەرنەگیراوە کاک سەمیر پرسیاری ئەوەی کردو پرسیاری هەبوو پرسیاری یەکەمی فەرمووی سەڵاواتدان بە دەستی چەپیان ڕاست فەرقی بەڵێ برا بەڕێزەکەم سونەت وایە ئەو شتانەی کە چاکن ئێمە بە دەستی ڕاست بیکەین ئەو شتانەی کە بۆ پاکەرەوە ئەوانن بە دەستی چەپ بیکەین تەنانەت سیواکردنیش لە شەرعدا بە دەستی چەپ سونەتە بۆ چونکە پاکردنەوەی لابردنی پیسایی دەمودانە بۆیە سەڵاواتدان بەڵێ بە دەستی ڕاست بیکە زیکرەکان بە دەستی ڕاست بیکە سونەت وایە خۆگەر ئینسانێک بەدەستی ڕاست نەیتوانی بە چەپیش بیکار دروستە هەر ئیشکالی تێدا نیە عوزرێکی هەبێ بەڵام ئەسڵ وایە هەرچی کارە خێرەکانەیە جەنابەت بەدەستە ڕاستت بیکە هەتا ئەتوانی ئەگەر نەتوانی لە بیرت و بەدەستە چەپیش دروستە برا عەزیزەکەم پرسیاری دووەمی ئەوە بوو ئەگەر 3 ملیۆن دینار یان 4 ملیۆن دینار قەرزار بێ کەسێک پێش ئەوەی قەرزەکە بداتەوە ئەتوانێ خێر بکات طبعاً برا عزیزەکەم ئینسان کە قەرزار بوو قەرزاربوونەکە مانیعی ئەوە نییە کە خێر بکات بەڵام ئاگادار بێ لەسەر ئەساسی قەرزەکە نەبێ بۆ نمونە جەنابەت قەرزاریت سەر مانگ مەوعیدت هەیە 500,000 دینار بدەیتەوە ئەم 500,000 دینارە وعدت داوە بیدەیتەوە لەو لاواتەیە 500,000 دینار بکەیتە خێر یان 300,000 بکەیتە خێر تەئسیل لەسەر دانەوەی قەرزەکەکە مەیکە ئەمە باش نییە بەڵام مەبلەغێک ئەەکەیتە خێر ئیشێکی گەورەیە و خێرێکی گەوراکەی تەئسیر نەکاتە سەردانەوەی قەرزەکە یعنی ئینسان کە قەرزار بوو کارێک نەکات تەئسیر بکاتە سەردانەوەی قەرزەکە ئەگەر نا برایان و خوشکانی بەڕێزم ئەو کەسێک کە قەرزارە توانێت خێر بکە چونکە ئەگەر وا بێ نیوەی خەڵک نابێ خێر بکە بەڕاستی خەڵکێ زۆر خەڵکەیە قەرزارە بۆیە دروستە لە کاتی قەرزاریە خێر بکەی بەڵام ئاگادار بە قەرزەکە تاسیر نەکاتە سەر قەرزەکە یان مەسەرەن ئەگەر خاوەن قەرزەکە بۆ نمونەیەک پەلەت لێ ناکە ئەڵێ هەر کاتێک ویستت بی دەرەوە هەر کاتێک هەت بوو بی دەرەوە ئەو کاتە بەڵێ توانی خێرش بکەیتەوە ئەوەش نەدەیتەوە چونکە مەوعیدێکی دیاریکراوت نییە کاک محەممەد ئەو برا بچووکەمان دەستخۆشی کرێمەش دەستخۆشی لێکەین و دوعای خێری بۆکەین خوای پەروەردگار باوک و دایکی بۆ بپارێزێ کە ئاوا بە جوانی پەروەردەیان کردووە و بە ڕۆژوو بووە و بەشێکی ڕەمەزانی گردووە و لەیلەتول قەدر دانیشتووە و ئاوا ماشەڵڵا پەیوەندیەکە ئینشاڵڵا عاقیبەتی باشە بێت ئینشاڵڵا دوا ڕۆژێکی گەشت چاوەڕێیەکە خوای گەورە ئەو برا بچووکەمان ساڵح و ساڵحتر کات و دایک و باوکشی بپارێزێ یا رب العالمین کاک مزگیان پرسیارێوە کرد کە ئێمە لە دەوامین دیارە جەژن لە دەوامە بن ئێستا لە دەوامن ئایا چۆن سەرفترەکە بدەن چونکە جاری وایە لە دەوام کەسیان لا نییە کە سەرفترەی پێ بشێ لە شوێنێکی دوورن مەسەلەن ئایا دروستە لە ماڵەوە سەرفترە بدەن بەڵێ بەڕێزەکەم هیچ ئیشکالێکی تێدانێت تەلەفۆنێ بکە بۆ خێزانت تەلەفۆنێ بکە بۆ کوڕەکەت بەڵێ ئەوە سەرفترەکە بدەن سەرفترەی من و هەمووتان بدەن بەڵێ دروستە هیچ ئیشکالێکی تیانێ برا بەڕێزەکەم و ئەگەر جەنابەت لە شوێنی دەوام ئەگەر سەرفترەی ماڵ و منداڵت بدەی هەر دروستە خەڵکێکی فەقیرت لەگەڵا بێ بیدەیتێ ئەگەر لەوێ نەبوو
دروستە لە ماڵەوە سەرفترەکەت بۆ بدەن هیچ ئیشکالێکی تێدا نیە کاک مزگێن خوای گەورە مزگێنیتان باتێ یا رب العالمین. کاک ئومێد ئەو برا بە ڕێزەمان دیارە خێزانی خەوێکی بینێ خوای گەورە خۆی و خێزانی بپارێزێ بۆ ئەو لوتفەی کە نواندی خێزانی خەوێکی بینیوە لە خەویدا لە ئاسمانەوە ناوی خوای پەروەردگار و ناوی پیاغەمبەر و ناوە پیرۆزەکانی بینیەوە بە گەورەی بەم ئەو ناوە پیرۆزانە مەسەرەن بەردەم ئاگریان گردووە ئاگریان شاردووەتەوە یعنی ناوەکانی خوای پەروەردگار زۆر بووە هات نەخوارەوەی ناوی لەفزی جەلالە ناوی خوای پەروەردگار لە ئاسمانەوە ئەگەر لە کاتی لەیلەة القەدرە ئەم خەوەی بینیەوە ئینشاءڵڵا و بەڵگەیەوە یەکاو شەو لەیلەة القەدر بووە مەلایکەتی خوای پەروەردگار و ڕەحمەتی خوای پەروەردگار دابەزیوەتە خوارەوە ئەگەر لەو کاتی لەیلەة القەدرە خەوەکەی بینی بێەوە جێی دڵخۆشیە ئەگەر لە کاتی لەیلەة القەدریشا نەبوو بێ کاتی تریش نەبوو بێ ئەوە بەڵگەی ڕەحم و بەزەی خوای پەروەردگارە کە دابەزێ بۆ سەر خەڵک بۆ ئەو جێگایە بە تایبەتی کە ناوەکان لەوێەوە دەرکەوتووە ئەو منتیقەیە کە ناوی خوای پەروەردگار و ناوی پیاغەمبەر صلی الله عليه وسلم دەرکەوتووە و گردنەدەستی بڵاوبوونەوە و فراوانبوونی زیاتر ئیسلام و مسلمانانە لەسەر ئەرزدا ئینشاءڵڵا. خەوەکە خەوێکی خۆشە دووجار بینیوتانە یان یەکجاریان زیاتر بینیوتانە دڵتان پێ خۆش بێ خوای پەروەردگار لە خەوی ناخۆش دوورتان خات خەوی باش هەردەم بێنێتە ڕێتان یا رب العالمین. کاک ئیبراهیم دوو پرسیاری هەبوو کە پرسیاری یەکەمیان ئەگەر بە ڕۆژوو بووی گوێ لە گۆرانی بگری دروستە تەمەن گۆرانی ڕۆژەکە بەتاڵ ناکاتەوە یعنی ئینسان کاتێکە گوێ لە گۆرانیەکی ناشەرعیەک دێ ڕۆژەکەی پێ بەتاڵ نابێتەوە بەڵام ئەجری ڕۆژەکەی کەمەکاتەوە یعنی ئینسان بە ڕۆژوو بە زبانی بە ڕۆژوو گوێ لە گۆرانیەکە گرێ بەسەر ئافرەتا بەسەر لاشەی ئافرەتا مەسەلەن ئەمە خراپە بۆ ڕۆژەکەت یعنی پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەندێک کەس کە بە ڕۆژوو ئەبێ لە ئێوارە کە فتارەکاتەوە تەنها تینوێتی و برسێتی بۆ مێنێتەوە خەڵکێک ئاوایە بۆیە ئەو گوێگردن لە گۆرانی خراپە ئەجر و پاداشتی ڕۆژۆکە کەمەکات و برا بە ڕێزەکەم یەقینتە بێ ئەجر و پاداشتەکەی کەمە بێتەوە بەڵام ئەوەی بڵێ ڕۆژەکەت شکاوە ڕۆژوو ناشکێنێ ئومێ دەکەن هیچ کاتێک گوێ لە گۆرانی نەگرن چونکە بەڕاستی ئەو گۆرانیە بەسەر ئافرەتا بەسەر دایکی من و خوشکی تۆ و خێزانی ینی بەسەرمانەیە ئەڵێ بەڕاستی کەسێکی نەفس نزم دوو لە ڕووی جەنابێت کە گۆرانی بەسەر لاش و لارەی ئافرەتا ئاڵێ بەسەر سمتی ئافرەتا گۆرانی ئەڵێ یعنی ئەمە کارێکی قێزەون و خراپە بەڕاستی ئینسان گوێی لێ نەگرێ و ڕەواجیان پێ نەدا باشە بەڵام گۆرانیە کە بەسەر شاخ و داخ و ئاو و ئەمانەیە ئەوە جێ ئیشکال نیە گوێشی لێ بگرین ئینشاءڵڵا. پرسیانی دووەمی کە پۆلی شەشن بە بۆنەی ئیمتیحان و ئەوە لێیان خواردووە طبعاً قوتابی کاتێکە تاقیکردنەوەی لە پێش بوو جاین زانکۆ بوو یان شەش بوو یانی ئینێکی تر بوو کاتێکە ڕەمەزان دێتە پێشۆ چی بکا باشە لێ ئەخوات ئەگەر بزانی هەر لە ئێوارەوە بزانی کە تۆ ناتوانی بە ڕۆژوو بیت توانات نییە بە ڕۆژوو بیت یەقینت هەیە کە ناتوانی بە ڕۆژوو بیت و سەعی بکەی ئەوە توانی بە ڕۆژوو نەبی بەڵام ئەگەر یەقینت نەبێ ئەوە بە ڕۆژوو بی پارشێ وەڵەسی نێتی ڕۆژوێنی بەیانی سەعیەکەی بەڵام تینوێتی زۆرت بۆیێنێ برسێتی زۆرت بۆیێنێ هیلاکی زۆرت بۆیێنێ ئەشکێنی ئەو کاتە ئەو کاتێککە یەقینت نەبێ کە ناتوانی ئەو کاتە بە ڕۆژ ئەشکێنی کە ناڕەحەت بوویتەوە ئیشکالێکی تێدا نییە بەو شێوازە واگەر نەتان کردو دووە ڕەمەزان ئینشاءڵڵا بیگرنەوە ئێمەش دوعاتان بۆکەین یا ڕەبی خوای تەعالا ئەم برا بەڕێزا و ئەو بەڕێزانش کە تاقیکردنەوەیان هەیە لە شەشن یا ڕەبی خوای تەعالا سەرکەوتویان بکە یا ڕەبی خوای تەعالا بۆ خاتری ناوە جوانەکانی خۆی دەرەجەی باشیان بە قسمەت کات سەرکەوتویان کا بۆ سەعیکردن یا ڕەب العالەمین. باوکی کاک کاروان پرسیاری ئەوەی بوو کە بە ڕۆژوە بێت تووشی عەسابە بێت برا عەزیزەکەم دیارە ئینسان کاتێک کە تینوێ بێیان برسێتیە بێ ناڕەحەتی دێ بەسەریدا ئەوتراویشە کە برسێتی ڕەگی هاری پێوەیە ئینسان هارەکە ئەجا ئەوەی جەنابێت طبعاً ئەمە بەڕاستی دەردێکی خراپە ئینسان کاتێک کە بە ڕۆژووە بێ ئیتر خێزان نەتوانێت قسەی لەگەڵا بکە مناڵ نەتوانێت قسەی لەگەڵا بکە یعنی تۆ بۆ خۆت بە ڕۆژووە بیت برا عەزیزەکەم بۆ خۆت بە ڕۆژوو بیت ئەجرەکەی بۆ خۆتە ئیخۆ نابێ قسە بە خێزانت بکەی بە خێزان تا دەری بڕیت
ئێ نابێ خۆ قسە بە مناڵەکانت بکەیت تۆ کە بە ڕۆژەوەی بۆ خۆت بە ڕۆژەوە بیت ئیتر کە بۆ خۆت بە ڕۆژەوەبی کاسبی بۆ قیامەتی خۆتەکەی پێویست ناکە منت بەسەر خێزان و بەسەر کەس لی تووڕەبیت و تووشی عسابی ئەو بەشێک لەوە بەڕاستی شەیطانە و بەشێک لەوە هۆکارەکانە بۆ نمونە جەنابەت مەسەلەن کە بە ڕۆژەوەبی تین و تەبێ برسی تەبێ ئینفعالەکەی بەڕاستی ئەو بزانەکە ئەمە ینی بۆچی بۆ نان تووڕاب مەسەلەن بۆ ئاو تووڕابێ خەڵکێ بە دوو ڕۆژ مانەگرێ بە هەفتە مانەگرێ هیچ ناخوا لەبەر خوایش نا وانێ برا بە ڕێزەکەم ینی لەبەر شتێکی دنیای مانەگرێ کابرا شاخ و داغگەڕاوە لەبەر خاتری خوش نەبووە نانیشی نەخواردووە و تێکۆشاوە مەسەلەن بۆ فکرەکەی خۆی کارێکی کردو یان کارەکە تا ئێستش هیچیش ناخوا هیچ ناخواتەوە تۆ لەبەر خاتری خوای پەروەردگار بە ڕۆژۆبی هەوڵدا ئەم ڕۆژووە بە ئەجرەکەی کەم نەبێتەوە بە تووڕەبوون وە چارەسەری تووڕەبوونەکەت ئەبێ ئەوە بزانی کە ئینسان ئەبێ زاڵ بێ بەسەر خۆی ینی کاتێک کە ئەزانی بۆ نمونە بە مەجلیسێک تووڕابی مەچەوە مەجلیسەوە خێزانت ئەزانێت تۆ لە کاتی بە ڕۆژبووبوونا بۆ تووڕابێ و خێزانت ئەو قسە نەکات دەمارت نەگرێ ئەزانێ مەسەلەن بە شتێک تووڕابی بۆ نمونە نابێ خێزانتەوە بکە نابێ مناڵەکانتەوە بکە بەڵام لە کۆتاییدا مسەیتەر بە بەسەر خۆتا برا ئازیزەکەم مسەیتەر بە لەواچی هەوڵیشت داوێ بەڵام بەڕاستی پشت بەخوا ببەستە پشت و پەنات خوا بێ داوا لە خوای پەروەردگار بکە خوای تەعالا ئەو دەردت لە کۆڵ کاتەوە کە بە ڕۆژ تووشتە بێ چونکە بەڕاستی کارێکی خراپە برا ئازیزەکانم هەر کاتێک کە تووڕەبووی ئەگەر بە پێوە بووی دانیشە ئەگەر دانیشتبووی ئاوە هەڵاژە دەستنوێژ بگرە ئاوە بکە دەموچاوتا ئیتر ئەو خوێنەی کە لە دەموچاودا کۆبووەتەوە بۆی تووڕێیەوە ئاوە بکەی بە دەموچاودا لە ڕووی تبی شۆڵن کە تووڕێەکە تۆزێ کەمە بێتەوە وا هەوڵدا مەچۆ جێگایە کە زۆر تووڕابیت ئەنی لە جێگایەک لە شوێنێک تێکەڵاوی کەسانێک کە تووڕەتەکەن مەکە بەڵام لە کۆتاییدا ئەوە بزانە برا ئازیزەکەم تۆ بۆ خۆت بە ڕۆژەوە بیت پێویست ناکە لە خەڵکی تر تووڕەبی با خوای تەعالا ئەجری ڕۆژەکەت نەدا بە دەوروبەرێت لە کۆتایی داوای کەماوە تۆ بیڵێن برانی بەڕێزم خوشکانی ئازیزم دیارە ئەمڕۆ بە یەقینی کۆتا ڕۆژی ڕەمەزانە ئەوەی کەماوە بە برانی بەڕێزمی بڵێم بە خوشکانی ئازیزمی بڵێم لە هەر شوێنێکی ئەم دنیاە هەن چونکە ناتوانین بە خزمەتان بگەین تاک بە تاکتان و ناتوانین پەیوەندی تا پێوە بکەین و ئێوەش ناتوانن هەر لێرەوە جەژنە پیرۆزە لە هەموو لایەکتانەکەین برا بەڕێزەکانم خوشکە ئازیزەکانم پێتان وڵێن جەژنتان پیرۆز بێت خوای گەورە ئەم جەژنە بکاتە مای خێر و بەرەکەت بۆ خۆتان و بۆ ماڵ و منداڵتان یا ڕەبی خوای تەعالا لە ڕۆژی جەژنە دیاری لێخۆشبوونی خۆیتان پێ ببەخشێت گەردنیشمان ئازاکەن لەم مودەی ئەم مانگی ڕەمەزانەدا قسەیەک شتێکمان وتووە کە دڵی برایە خوشکێکمان ئێشانەوە تەلەفۆنێکمان هەڵ نەگردووە تەلەفۆنێک سەوتی کەم بووە عاجز بووە گردنمان ئازاکەن گردنی هەموو لایەکتان ئازابێ خوای تەعالا هەموو لایەکتان لە دەرد و بەڵا بپارێزێت لە خوای پەروەردگارە پاڕێنەوەڵین یا ڕەبی خوایە لەو کەسانت گێڕابێتن کە لە مانگی ڕەمەزانە لیان خۆشەبی قەڵەمی عەفو بەسەر تاوانەکانیان نایەنی یا ڕەبی خوایە ئەو بەرابەڕێزانەی ئەو خوشکە ئازیزانەی کە چەندین ساڵە متابعەیان بەرنامەکەن و دانیشن بە دیار ئەم بەرنامە و گوێ لە ئێمە ئەگرن فەرمایشتەکانی تۆیان بۆ باسەکەین یا ڕەبی خوایە لیان خۆش بە یا ڕەبی خوایە لیان خۆش بە یا ڕەبی خوایە جەژنیان لێ پیرۆزکە یا ڕەبی خوایە جەژن بکەیتە مای دڵخۆشیان مای کامەرانی خۆیان و ماڵ و منداڵن یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە لەو کەسانیان بگێڕە کە لە مانگی ڕەمەزاندا لیان خۆشەبی ڕۆژی ڕەمەزانت لێ قبول کردوون تەراویحت لێ وەرگردوون شەوی قەدرت بە قسمەت کردوون یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە ئەگەر نەخۆشن شیفایان بە یا ڕەبی خوایە ئەگەر کێشەیەکیانێ بۆیان چارەسەرکە ئەگەر قەرزارن قەرزەکان بۆ ئاداکە یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە ئەو دەستانەی کە ئێستا بەرز کراونەتەوە بەلای تۆ داوا لە تۆکەن ئامین بۆ تۆکەن یا ڕەبی خوای پەروەردگار دەستیان بە خاڵەتی نەژێڕیتەوە خوایە هەرچییان ئەوێت هەر کارێکیان پێخۆشە خێری تایە بۆ دنیا و قیامەتیان یا ڕەبی خوایە بۆیان ئاسانکە یا ڕەبی خوایە بۆیان ئاسانکە خوایە و براو خوشکە بە ڕێزانی تا ئێستا پرۆسیا و سەرگیریان نەکردو کاریان بۆ ئاسانکە یا ڕەبی خوایە کاریان بۆ ئاسانکە ئەو براو خوشکە بە ڕێزانی پرۆسیا و سەرگیریان کردووە منداڵت پێ نەبەخشیون یا ڕەبی خوایە منداڵان پێبەخشە یا ڕەبی خوایە منداڵان پێبەخشە خوایە منداڵی هەموو لایەکیان ساڵح کە یا ڕەب العالەمین خوای پەروەردگار دوعاکانمان لێ قبول کە تا ساڵێکی تر بە خزمەتان ئەگەینەوە هەموو لایەکتان بە خوای پەروەردگار ئەسپێرم
وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين.